چەند ڕۆژێکە کتێبێک بڵاوبۆتەوە بە ناوی کەیوان لە نێو ئەو کتێبەدا و لە لاپەڕی یەکەمی چیرۆکێک سەرنجی ڕاکێشام. بەکوت چیرۆکەکەتان بۆ باز دەکەم کە لە لاپەڕی یەکەمی کتێبەکەدایە کە بەم جۆرەیە. چیرۆکەکە دەڵێت باوکێک لە میهرەبانی ستانی سلێمانی ساردا، هی ئەو ساڵە زۆر ساردتر لە ساڵەکانی تر. خالید کە لە هۆڵی ژمارە 14 زیندانی ئەمنی سلێمانی بە مەلا خالید ناسرا بوو، لەسەر بەتانیەکی دراوی کۆنە دانیشت بوو کە هیچی لە ڕقی و ساردی ئەو کاشیانە کەم نەدەکردەوە کە ڕووکاری زەویەکەیان ناوپۆش کردبوو. زوو بانگی هاوڕەکانی دەکرد: کاک کەیوان، کاک محەممەد، کاک دارە، کاک جەلال، دەزانن ئێستا بەهرە گەورە بووە؟ گەورە بووە. کاتێک من دەستگیر کرام تەمەنی تەنها 6 مانگ بوو. ئەو دەیتوانی باوەشم پێدا بکات. ئاوا هەردوو دەستی دەهێنا و دەیکرد لە ملم. ئەو کاتەی خالید ئەم قسانەی بۆ هاوڕەکانی دەکرد، تونند هەردوو دەستی لە ملی دەئاڵاند، هاوشێوەی دەستە بچووکە بێنازەکانی بەهرە. ئەمە سەرەتایەکە بۆ کتێبی کەیوان کە باز لە چیرۆکی بەهرە دەکات. خالید کە لە زیندانە بووە، مناڵێکی بووە ناوی بەهرە بووە کە تەمەنی 6 مانگ بووە. دواتر خالید لەگەڵ هاوڕەکانی لە زیندانی بەعزدا شەهید دەکرێن. من لێرە کتێبەکە جێ دەهێڵم، دەچم بۆ لای نووسەریم کتێبە بابزانین چیرۆکی بەهرە و خالید چییە. بۆ سۆراخی بەهرە پەیوەندیم کرد بە نووسەری کتێبەکەوە تا زانیاریم لەسەر بەهرە پێ بدات. خەمێکی گەورە لە پشتی چیرۆکی بەهرەوەیە و نووسەر لە سەرزاری شایەت حاڵەکانەوە گێڕاوێتەوە. ئەو مناڵە 6 مانگیە بە پێی بڕیارەکەی ئەمن و سەدام ئەبوو دەستگیر بکرایە. یعنی دوایی خۆی شاردوەتەوە لای ماڵی نەنکی دایکی ئەگەرنا هەر لە ماڵی باوکی بووایە لەگەڵ باپیری و نەنکی با بڵێن کات شاید خالید لە کوێ ژیاوە لێوە بووایە بە دڵنیایەوە دەستگیرەکرا. خەمێکی گەورە لە پشتیرۆکی بارەخانەوە هەیە کە لە چوارچێوەی داستان و چیرۆکی شەید کەیوان و هاوڕێکانیان بەرجەستە بووە. بەهرەمان دۆزیەوە. ئەو کچە 6 مانگەی شەید خالیدی باوکی تین و یەک باوەشکردن و لە ئامێزگرتنی بوو. هەمیشە خەیاڵی لە باوەشگرتنی بەهرەی بۆ هاوڕێ زیندانیەکانی بە قسە بەجەستە دەکرد. هەر لە مناڵیەوە لە ناو کەسوکارە باوکم بۆیان باس کردوم کە کەسێکی چۆن نەرمونیان. بەڵێ منە و بەهرەیە ئەو 34 کەسە لەو کاتەیە کەسیان مناڵیان نەبووە، تەنها باوکم خێزاندار بوو و بە ڕێزێکیان بە ناوی کاک یوسف خوا خۆش بێ پێم وابێ دەستگیران ناربووە، کەسیان مناڵیان نەبووە. لەبەرەوە هەر باوکم مناڵی هەبوو بۆیە باسی کردووە کە چۆن بیری منی کردووە و چۆن دەستی کردوتە ملی خۆی لە جیاتی من. بەڵێ زۆر قرس بووە، لەبەری باوکیشم تاقانە بۆ منیش تاقانم. من هەر لە مناڵیەوە لە ناو کەسوکارە باوکم بۆیان باس کردوم کە کەسێکی چۆن نەرمونیان و خزم دۆست و ئەوانە بۆ و بەردەوام من لەگەڵ گریانی نەنک و باپیرما گەورە بووم لەبەرەوەی کوڕەتاقانەیان بۆ هیچ مناڵێکی کەیان نەبووە. ئیتر لەگەڵەوەی منیان ببینیە ئەگریان. لەم کتێبەشەوە ینی زیاتر جێگەی شانازیمە کە باوکم لەسەر کوردایەتی مردووە. شەید خالید لەگەڵ 24 هاوڕێی دیکەی دوای 6 مانگ لە زیندانی لە ئایاری 1989 گول لە باران کران و 10 هاوڕێی دیکەی زیندانیشی لەبەر کەمی تەمەنیان ئازاد کران. 91 کەسیش لە خانەوادەی ئەم 34 گیراوە پاش 6 مانگ لە زیندانی ئازاد کران. بەڵام خانووی سەرجەمیان ڕوخێندرا. بەهرە دوای شەیدکردنی باوکی لەگەڵ باپیرە و داپیرەی دایکی دەژیت و بەردەوام لەگەڵ گریانی ئەواندا ڕۆژەکان تێدەپەڕێنێت و خەمی بێنازی بەهرە ژیانیان تاڵ دەکات. لەسەر قەبرەکەی باوکم نووسرا بوو شەید خالید ئەندازیاری کشتتوکاڵی بوو. بەهرەش دوای گەورەبوونی بەڵێن دەدات هاوشێوەی باوکی ببێت بە ئەندازیار و ئێستا ئەندازیاری بینەسازیە و خێزاندارە و خاوەنی 3 منداڵە. بۆ یەکەم جار کە فێری خوێندنەوە بووم لەسەر قەبرەکەی باوکم نووسرا بوو شەید خالیدی مهندیس. ئیتر هەر لەوەوە وای لێ کردم حەزکەم منیش ببم بە مهندیس و ئەلحەمدولیلا لەسەر پێی خۆم وەستام بە هاوکاری کەسوکار و دایکم و نەنک و باپیرم ڕێزم هەیە و سوپاسیانەکەم لێیان خۆش بێت. بەڵام دایکم ماوە ئێستا لە ژیانە ئەلحەمدولیلا، منیش ئێستا ئەندازیاری بیناکاریم.
کەیوان و هاوڕێکانی لەسەر وتنەوەی وانەی پەروەردەیی و بانگەواز و کارکردن دژی ڕژێمی باعث گیانە نەدەستدا. کۆمەڵێک گەنج کە هەموو وزەکانیان یەخست بوو بۆ ئازادی و یەکسانی و دادپەروەری. ئێستا تەواوی چیرۆکی ئەم پۆلە شەهیدە و ڕزگار بووەکان لە دووتوێی کتێبی کەیوان لەلایەن عومەر عەبدوڵڵاوە نووسراوەتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.